چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. مارگرێک کە ماری لە مارگرێکی تر دزی. مارگرێک مارێکی لە مارگرێکی دیکە دزی. ئەم پیاوە نەزانە پێی وابوو دەستکەوتێکی باشی بەدەستێناوە، بەڵام لەولاوە خاوەنی مار کە لە چزووی مارەکە دەترسا خۆشحاڵ بوو بەوەی لە دەست چزووی مارەکە ڕزگاری بووە. وەلێ مارەکە دای بە مارگرە دزەکەوە و کوشتی. ئەو مارگرەی کە بە دوای کابرای دزە و مارەکەیدا دەگەڕا دزەکەی بە مردوویی دۆزیەوە. هەر کە ناسیەوە بەخۆی ورد مارەکەی من کوشتی، من خواخوام بوو بیدۆزمەوە و مارەکەمی لێبسەنمەوە، بەڵام ئەلحەمیلا نزاکەم پێچەوانە بووە و ئەو شتەی من بە زیانم دەزانی بە قازانج کەوتەوە. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و خاڵەی زۆر جار بنیادەم شتیەلێکی پێخۆشە کە مای شەڕ و فیتنەن بووی. چیرۆکەکە دەڵێ مرۆ ئاگای لە نهێنیەکان نییە و گەلێک جار ئەو شتەی بە هەڵپەوە هەوڵی بەدەستێنانی دەدات دەبێتە هۆی مردنی. لەلایەکی دیکەشەوە بنیادەم شتێ بە زەرەر و زیانی خۆی دەزانێ لە حاڵێکدا سوود و قازانجی ئەوی تێدایە. خاوەنی مارەکە دزرانی مارەکەی بە زیان دەزانی و مار دز بە دەستکەوتی دەدایە قەڵەم. لە حاڵێکدا هەردووکیان بە هەڵەدا ڕۆیشت بوو چونکە ڕازی مەسەلەکەیان نەدەزانی.